پیاوی دوژنە جەرگی کونکونە یان گوپی خرپنە بزانی سعدی کامیانە. تاخی سعدی جواب نایەتەوە. سعدی بۆ جواب نایەتەوە تێم گەیەنە. السلام عليكم. وعليكم السلام. هو جوابي تلفون بو نايتەوە. كل واحد اللي يصرفكم انتم بخذ كابراش الرزيلي دريبا واحدة من الرواتن. سعدي الرزيل زۆر لێو پەسمەوە ویستم بە تەلەفۆن پێ بڵێم بەڵام خۆت هاتیت. لو خير تسوى سعدی بري تۆ خێر و هێڵاوە لو تسوى تسوى تخصي بكام کورە لە داخی بێژەن لە داخی ماڵە خەزوورێت لە داخی ئەملا لە بێژەن چی کردیە؟ جاچی نەکردووە ڕسقی لەم دوکانانە هێڵاوە ڕسقی لای تۆ نێڵاوە ڕسقی لای من نێڵاوە جارە لە داخی جەنابەت لە هەرمویان سەقەت و سقوتری خۆت. اما نا بس يبيجني والله يقصك الطواوة تو طاويت كان قاعد دكاني وعزم عليه هنا کورەوە باسی چیەکەی تۆ دانیشەی سە پێتەڵێم وازی لە چییە ناوە؟ تو قلت هيك كان يبيع دكاني تكون براسي سربت الشيخ ايه وزت كوا حوارت كوا من زۆر باشم ئەگەر تۆ لێم دوورکەویتەوە سعدی ئەمێنێ و جابمەوە. صحبتك ناوەڵا لە ناخی دڵمەوە قسە دەکەم یەکەم جارمە لە ناخی دڵمەوە قسە بکەم. رشيد وقسيتو دكي سلامت بي ولا بابتي بارنا كله بكرم دعوتك بكم ئەوانە ناوە بسيطة بخوي بسيطة نا دريش ناية الكبابي بخوي حزل لكبابيا ايش تدسينيا دوشش كباب اللي بو غاز دكم 20 دقە پێش تۆ قاورمە یەکەم خوارد پێویست ناکات تێرم باس تۆ لێم دوورکەوەرە نانیش نەخۆمەژیم. رشيد أمنا برادري تنصارينا سلامت بي ديارة توربوني شهد بي حيراني بم جيانا توربوني تيدايو خوشي تيدايو تعود باز دكم او قماشانا راوستي اشتكنا ميش ولا بيلبسو أنا كودري كاد من معه كودري الصينية كاد تۆرە دانیشاقی قماش نەبێ پێم وتیت من قسەت لەگەڵ ئەەکەم جیا ئەبمەوەلێت یعنی جیا ئەبمەوە کوودەری و قماشمان ماوە و ڕۆژانی ترەوە بکردایە دڵم وای ئێشانووە سعدی چاکبوونەوە نییە لەگەڵ تۆ. تانيشا تعاوكم تانيشا عزيزك وتو برايستا هەرە وەڵا بەڕاستیمە و پێم وتیت سعدی گیان ئەمنە لەسەر شت مەڕۆ کاکە جیابینەوە یعنی جیابینەوە. رشيد أما تنصالا وكبرى بيك وإشبان كرديا معقول ليه لسه عندك مسألة بسيطة تويني اشتكي قولة بكي بەسیتی چی کاکە کورە تۆ وام لێ ئەەکەی سوێن بەخواڵی پیکا بەبارۆ لێیا و مۆنە ئازار مای. عزيزك حقوقة توربي ما مسألة اللي بو بجربها ئۆهۆ دیسان مەسەلە كاكا بس لا بس الحات کورە منی گەڕۆ نە بەسەلات نە مەسەلەی تۆم نەوێ بەس لە بەرچاوم لاچۆ. عزيزك ساكن با بهو بس راه تلو بجربه وإنت تيدكي توا أوكاتي تدلي بلي أوكاتي بعد جابينوا رحمة لإيمانت دەفەرموو ئابزانم ناوي خواي بينا سلامة بي سعدی دڵم تەقی گیانە بمۆ لە تۆ شێر دەبم بابزانیت. تجرنوا بياوتشي زور هجار ولي قوما وغريب لو شارق لو شارانا روجي حتى إيواري دقرال أبو باروانانتشي كاز نيدا داي ئەجا من چی بکەم؟ أتو درها وست السلامة بي دسوا بيج مطعم كان دهات النية أو خواناني إي بالماوي خرشان داي واندا فقير بو واندا لا ئەوانەیە خوار بەڵام کابراایەک بوو هەمیشە دوعای دەکرد خوددایە یارمەتیم بدەی خوددایە هەژارم لە دەرگای تۆ دەدەم خوددایە دەوڵەمەند بکەی خوددایە وەزعم باش بکەی خودای گەورە دوعایەکەی قبول کرد ڕۆژەکیان یەک لە سەرمایەدارەکانی ئەو شارە دەستە لای بڵێ بەخوا ڕەشید برێتی پێ دەری چی؟ دەری ئەوە چەکەکی 1 ملیۆن دۆلاری پێشکەش بە تۆ وای پێڵێ؟ بەڵێ دەڵێ ئەو پارەیە بۆ دەدێ من ڕەشید چ بڵێ باش دەرێ لەبەرەوەی من کابراایەکەم دکتۆر گوتی تووشی نەخۆشیێکی بووی سەری ساڵی دەمری یعنی 2 مانجکە دەمری دەرێ لەبەوەی نەوەم نییە کە سوکارم نییە و میراتگرم نییە فەرموو ئەو پارەیە پێشکەش تووبی والله کاکە پارەکەی دەخاتە سەر حیسابی و
$1,000,000 باش. کابرا لە خۆشیانە خەریک بوو شێتە بوو هەرتێک و هاواری دەکە دیگە خوای زۆر سپاس جانا خوای هەردی. مەمنونم ئەدی دیگە خوای مەمنونم کابرا گوتی هێشتا مایە چی دێرادەی هەر ئەوزارە هەرنی هەر کوشتیە بوو ئەو ئەتوو بە یەکسەرێ دەمرد کۆشکەشی هەبوو جوانترین کۆشی شار بوو کۆشکەکەشی پێشکەش کرد خۆشکەکەش یابی ورا تۆ ڕەشید هەوەستە بالوت بژێرمەوە ئەی باشە خوا بۆستە با لە بیرت نەچێت ئێ باشە پیاوێکی وا بۆ تووشی من نابێت منیش تۆ بۆ بە تووشمەیەکی ترێ بۆ لام بەس داوای قەرزم لێکا سوێن بەخوا ڕەشید تۆ ئەوەستێ سەلامت بی بات چیرۆکەکەم لێ بێنێتی لە پاشان کابرا ژیانی خۆش دەبیتن کابرا نییە دەست بە خۆشی دنیاە دەکا بەڕابواردن دەکا کابرا دەستە دیسکویەکان دەستە ملهەکان خەڵکی داوت دەکا و خەڵکی دینی و خەڵکی دەبا جەمعاتی ئەمسالی خۆی نییە و پارەی نییە تەخشار ئەمنی نەمێنێ وایە نوێژی کرد تۆ دەڕاوەستێ تۆ دەڕاوەستێ لۆت باچە قسەکە تەواوە باش لە پاشان ئەو کابرایە دەستی بە قوماری کرد ئەو پارەی هەرکەمی کرد هەرکەمی کرد ئاخری هاتە سەر سازی عەلی پارەی نەما باش ئەو جارە چی کرد کۆشکەکەی گوتی دەفرۆش بەڵێ وەڵا کۆشکەکەی دا حەقەڕاتەکان گوتیان ئەو کۆشکە بۆ فرۆشتدا زۆر باشە وەڵا کابرایەکیش هات دەوڵەمەندێکی گەورە باشە وەڵا گوتی کاکە دەمەوێت من کڕیاری ئەو کۆشکەیمە دەمێ ئەو کۆشکەی بکڕم وەڵا کاکە کابراش کابرای دەوڵەمەند دەرکەی کۆشکەکەی کردەوە چوە ژۆری بە پەیژەکان بەسەر کرد حتا گەیشتە کابرای هەژار کابرای هەژار یەکسەر وەکو بتی لە جێ خۆی وشک بوو بۆ دەزانی ئەو کابرای دەوڵەمەندە چێ بوو کێ بوو هەمان ئەو کابرایە بوو کە کۆشکەکە و پارەکەی پێشکەش کرده بوو سعدی بادڵم منە تەقێ تۆ نەوە کابرا مردووە بۆستە ئەی باشە سعدی شیخم بێڵە تۆ لە ناو چیرۆکەکانیشتا درۆەکەی کورە کاچی من کابرا تاقی کردەوە کابرا ویستی وانەیەک پێشکەشی مرۆڤایەتی بکات بە هەموو دنیا بڵێتن هەموو شتێک بە هەوڵدان خۆشە بەدەستکەوی ئەگە شتێک بە هەوەندە بەدەستکەویتن نیە تەخشان و پەخشانی دەکەی بەڵام ئەگە بە ماندین بووم بی قیمەتی دەزانی بزانە کابرای هەژار کابرای غەریب ئەو دەوڵەمەند چی کرد وتی بڕۆ دۆری لەو کۆشکەی وتی ئەتوو هەرەوەنی بە خۆت هەژار بی وتی ئەتوو عەقڵیشت هەژارە بۆیە نابی بە هیچ هەژار ڕاستە هەیە بەڵام هەندێک کەس هەیە خۆی هەژاری هەڵبژاردیە خوای گەورە هەڵمە سەروەت و سامانی پێشکەش کرد کەسی هات لە شتی قۆڕ و لە شتی بیمعنا سەرفی کردە یاوە ڕەشید ئەگەر ڕەحمەتت ڕەشید دنیا و هایە عەزیزەکەم ڕەحمەتی لێ ڕەشید چاوەکەم چیرۆکەکەم چۆن بوو ڕەشید دەتش بیر بکەوە ڕەشید کاکە گیانە و چیرۆکە چ پەیوەندی بەم نوێ منەمێ لێو جابمەوە پێمەوێ لێو جابمەوە سەحنی گورە هەیەی ڕەشید هەیەی حەیرانی بم هەیەی بەزە تو تێناگەی کاکە چیرۆک بۆ ئەوە کرایە بۆی ئێمە مێشکمان ببتەوە ئەوە وانەیەکی باشە کاکە دەبێ ئاگامە لە سەرۆت و سابانی بی یعنی ڕەشید بەڕاستێکی پیاوەشی باشی زۆر ئاگا لە سەرۆت و سابانیە ڕەشید بە بیرم هاتەوە قماشەکانت لە بۆ وشاری نرد ئۆهۆ ئیسا خەمەخۆیکە لێو جابمەوە پێ دەڵێم لێو جابمەوە بۆ وشارێ نێرم بۆ عەبەیە نێرم بۆ عەلەیە نێرم پەیوەندی بە تۆ نییە ڕەشید مەسەلەشکەمە بیر هاتەوە با بە مەسەلەیشی جیا ئەبمۆلێت بۆ خاتری خوا مەسەلەی گوێت لێ ناگرم مەسەلەم ناوێت یعنی تەواو تەواو قەراری خۆمە ماوە لێ جیاب وانی لێ جیابمەوە یعنی شەریکاتیمان نەما فت یعنی خۆشەویستی نەما نەو برادراتی نەما لە باش بەڵام ڕۆژێک دادێ پەشیمان دەبیەوە ڕەشید پەشیمان نابمەوە من بڕیارە ماوە لێ جیابمەوە پەشیمان بوونەوەی چی لە کردەوە جوانەکانێ لاوسو کەوتەکەت کە دایمە دوکاندا ئەخەیت کاچ بن چاوەکەم ئەمن بەشی خۆم نافرۆش منەی کڕم ئەتو سووری لەوەی لە من زیابیەوە ئارە وەڵا سوورم لەسەرەوە بە محامەکەیشم تۆ بەیانیەت لە بینی من و تۆ جیابوونەوەی لەبەر چی لەبەرەوەی جەنابەت لەگەڵ من ئەڵێم ئەڕۆم ناگەمەوە دوی دەڕابەکە منم جۆ تۆ دەڕابەکەی داخستووە من لە نەو دوکانەکەم جا بەجا شتی وا ڕوویدایە دوایە ئیشیمە جملەیە بە تەلەفۆنە خۆشە نییە من دوکانمان کراوە بێ کورە سعدی تۆ جوابی تەلەفۆنی من ناویتەوە ئیسا ئەمنە ئالوساری جوابی تەلەفۆنی جملەوەیتەوە یعنی تەواو تەواو بەیانی وەرە محامەکەیت ئەمڕۆ دوا ڕۆژە دوا دیدارمانە ڕۆژی عشق و
خوا حافیزی بێ نا لە بارگیان کزیکە کچێت هەکە دایکەوەرە سێریکە چ حەفلەیەکیان بۆ کردە سێری گەلاوێش تخواوە لەو تەمەنەیە ئاواشان هەڵتەکێنێ وڵە ئەی بۆ خەیچەکە کچی شووەکە یا چییە؟ کچمە و زەمانە نەما ئەبێ ئەوە دڵ خۆش بێ کە کچی شووکەونە دڵ خۆش نەبێ کە کوڕۆژی نێنێ وای وای دایە ئا پێشەنە دایە ئا ئەرە دارەکە لەکوێیە؟ بۆ چیتە؟ ئیشم پێ ئیش لە مەخزانەکەیە باش خۆ قەت شتێ نادۆزنەوە ئیلا دایە ئیلا دایە یا ئەڵڵا یاغەمبەر هاوە چی بوو؟ بەخواوە بزان وێرانی کرد هەری ئەو کوڕنەوە چییە ئەوە بۆ چییە؟ داردانە بۆ چیتە ئەمە؟ ئیشم پێ چیەوە؟ هەست ناکەم شتێکە دەمێکە بیری بکەن لە کاتی بێتاقەتیە یاری یاری چی؟ یاری چی؟ وەکو یاری کارتەکەی کردمان ئێ ئێستا یاریکی ترەکەین ئێ ئەمە یاری چییە؟ تر چییە؟ هەلور بەلور تەکامە خۆشە وەڵا ئەو یاریە ئێ دێڵە یاڵڵا ئێ خۆ بێتاقەتی بێت بەس هێواش بکێشە بە قاچمان ڕاستەکە بەس بۆسە ئەوەی کە قاچی بۆ منەبەرێکە و چی بکەین؟ ئاوای لێکە باش هێواش کوڕم ئێ ئێ هەلور بەلور تەکامە زرد و سوور و شەمامە مێخە گەزی تیکەی ڕاستی ئەمەی گەزی کۆزی هێواش ئەوەی گەزی دووبارە هەلور بەلور تەکامە زرد و سوور و شەمامە مێخە گەزی تیکەی ڕاستی ئەمەی گەزی ئەوە چییە؟ بەتوڵی دەی وا بۆ سەری ئەوە چۆن خۆش بێت هەلور بەلور تەکامە زرد و سوور و شەمامە مێخە گەزی تیکەی ڕاستی ئەمەی گەزی ئێستا هەمومان یە قاچمانەیە هەلور بەلور تەکامە زرد و سوور و شەمامە مێخە گەزی تیکەی ڕاستی ئەمەی گەزی ئەوە تۆ قاچ نەما تۆ چیتە دەرەوە هەلور بەلور تەکامە زرد و سوور و شەمامە مێخە گەز سعدی وەرە وەرە لە کاک سعدی دایشە چالو بلورمانۆ جیراوە دایشە سعدی وەرە ڕیزە نەما چی نەما؟ ئەو ژانە خۆشە نەما ئەیمانە ڕێستۆران نەما بۆ ئاڵتون نەما ماسی نەما چوچومە و پاچە نەما قۆڕملۆ جیراوە قۆڕ بۆ دیسان تووشی بەڵای بم توش بەڵای چی ڕەشید بۆ ڕۆژی چی لە هاتووە؟ یاڕەبی بە سەگ تۆپە چی بووە لێم زیادە بتەوە چاوە چییە چاوی دەرا هەزار ڕەشید لە جێگاوە چییە؟ تۆ کوا پێویست بە بەوە عەزیزی من چاوێ من ڕەشید دەرەیان دەبی ئەتوو دوکانەکە هەگریەوە یان ئەمن گورە کاکە چۆرە دوکانە بە من بەڕێوە دەچی گورە لە نێوان دوژنیدا ئەو دوکانە بە تەنێ بە من بێڕێوە ناچی گورە سعدی بۆ ئەو نەگەورە و کردو هەر زۆر ئاسانە جا ئەوە چییە ڕەشیدی بۆ چێر نامانێ گورە چۆن گورە ڕەشید ڕاستە باڵای کورتە ئێ گورە ڕەشید ڕاستە من جازانەکەی بە شەڕدەیم گورە هەموو کەسابەتەکە لە لای ڕەشیدیە گورەوە ڕەشیدە ئەو دوکاندارانە گەورەی دەناسی کرد گورە بازاری ئەو دوکانەی ڕەشیدە تۆرە هیچ نییە فشێت تۆ قازدانە یاری خۆشم بۆزیێتەوە هەلور بەلور یاریەکەین وەرە بە خۆممە هەلو بەلو چییە؟ تۆ تەمەنی توی هەلو بەلویە؟ ئای بۆ لەگەڵ مناڵەکانی خۆمە هێرە لەبەر تەمەنەکەی کاک سعدی لە ئێمە گەورەترە یاری هەلور بەلور ناکەین یاری زۆرنا زۆرنا زوڵنا چییە؟ ئەو کوڕی تو قەت نابێ بە بەشەر هەموو ڕۆژێ لە دوکانێژ نییە هەشتا کودەچی لێبە ئەوە زوڕای پێ لێ دەدات و چییە تو بە چێ چی؟ خودایی نییە
حتى أول ما هذه بتنيا بركة جداتهم مالي كل خمس من بخون بەرەکەت ناتە ماڵە یعنی ئەوە نەیچم من ئەی چی و نانی ناوچەوانی و کوڕی والله تجيها أتوي هليني ما ترك علي بدري بيد أو سبب ترك لي بدم طبعا أو ذا أقل علاج كذا كين خلاص تنيا خوش گزارانی نەما سعدی گیان تۆ خەفەت مەخۆ لەو شتانە کاتێک گیان تۆ باشی بۆ شتانە پلانشتێکی بۆ دابنێ ئەوی ناوێ خۆم پلانی بۆ دانم سعدی ئەی چی دەزانی پلانی دابنێ ئەی بێقەزەبی ڕاوەستێ مەگەدایکی بێژەن نەبم دەی ئەی چۆن چ پلانێک بێژەن بەرە لای خۆت بیکە بە شەوی دز و صاحب ماڵی یەک بن گای لە کونان ئاوا دەکەن یعنی من دزم کاک قۆرەوە بەسەلەکە قوتی لە بێتە دوکانی ئای بۆ چیەتی ئەو کوڕی من گرۆم لە مارێ گۆ دەیبین و قەلم تێک دەچەوە بێت لە دوکانی ئێدێ بتە شەریک کاکە گیان نە پلانەکەی دایکم نە ئەوەش ئەچینە بەردەم UN مزاراکەین زال أقري لو كر مسألة دولتية لو كر مسألة اقتصادية سياسية كر عقل بخاقال عقل ئەی دە چی بکە ئەی چۆنی چی بکە بۆ تۆ نازانین توا والله نازل نازل مسألة خمر تقلبون ئێستا تۆ حەزەکەی ڕەشی بێتەوە كر أنا والله حزم لي أنا والله ما بيرى شديد هاتوانم پلانێکی بۆ دانە کە ڕەشی پلانێ دانم لەبەر چی ئێ. نەک لەبەر کاک سعدی لەبەر لیمۆ چکە خوشکی خۆمە کاک سعدی وا سێری من مەکە هیچ نەماوەنێکم تا ئەم لیمۆیە گەورە نەکەم من تو بەڵێ بويا وضعي زور باشا چێتی هيك بابا هيك كاكا. زماني توشم لي نبتو حيلاني بە بابا شەرتێ خوا كر بو داري دابني ئەخ ناتوانم كر يكش تشوير أبي دكي بدأ. قسەی بۆیە ئاوا قسەی بۆیە بیرۆکەی بۆ چکار فێری یان گوندایەتی بماوە بله کاک سعدی گیان بەو شەرتە ئەبێ ئەی تو زێت لەگەڵ قسەکانم بی ئەوە نییە بڵێ وڵا ئەوە ناکەم ئەوە ناکەم اگر راملي في ڕات لێ بله ئەو موبایلەتم بەرێ موبايلي من پلانەکە وایە الله سعدی بێرێ خەمن نەبێ تو شاهد با او موبايله بأمانة ديدمي ئێ كل ما خبين بلتشيلي دكي کاکە نەچی بفرۆشی دە پێرێ دەبێت دفروش توا نابێ. نا حلو هيكلي دارا من- دارا هيكلي من- فيلش تقورانش بي حسن سعدي ما ما دريت. کاک سعدی والله دەدانی ليه؟ شەرێ قەزابی ڕۆمەکە دە تۆ تلفون بێرێ تلفون هيك تشيناكي سلمى لك الله ئەوم بەرەوە نێبزانم چیەکە خەمن نەبێ ئەوە موبایلەکەت بگرەوە موبایلت داخراوە تۆ الموبايل لو داخل ماڵی نەکەی ئێستا پلانەکە وایە تۆ بزری وەک ئەوە وایە ڕفێنرابی ماشەڵڵا بە قوربانیە و مێشکەوە بم يعني کاک سعدیگان کە موبایلی داخراوە تەلەفۆن بۆ دێ حتمما کاک ڕەشید بە بۆنی دوکانوانە و مشتری تر کە تەلەفۆن بۆکەن دوای بۆ کاک ڕەشید دەکەن ئەڵێن موبایلی داخراوە دڵی لاتە بێ وا هەستەکا کە تۆ بزر بوویتە یاخود ڕفێنراوی بس بێژەن کاچی من کوڕم خۆشحال بێمیر و حاکم نییە پۆلیس و ئاسایش بزانن کوڕە دەمانگرن کاچی بن تووشی دادگای دەبین کاک سعدی مۆزعشی خەتەرە کاک سعدیگیان ناگاتەوە حاڵەتە هۆکاری گەڕانەوەی تۆ بۆ لای کاک ڕەشید ئەم پلانێکە ئێستا باسم کرد ڕاستەکەت ئەوە پلانی بەشی ئەی دواتر تۆزێکی تر پێتەڵێم چ وەختێک تۆ تەلەفۆن بۆ کاک ڕەشید دەکەی من ئا ئێ تەلەفۆن بۆ کاک ڕەشید دەکەی ئەزانین چی پێڵەی ئێ چ جوە بگرن پلانەکە و زۆر جوانە دەست خۆش تەواو دەست پێ دەکەین و بە ناوی خوای تۆ یاڵە دەیتەوە ماکوین بەپێشەوە ئەوەیەکی ئەو سوورە دەی کوڕ دەی دیسان لاقت بشکێنە دەی ئەو سەیری چی دەکەی؟ ئەفلام کارتون ئەوە بە کوردی سەیری دەکەی؟ بەڵە دەیکە سەدجارم تۆ بە ئینگلیزی سەیریکە سەدجارم تۆ بە ئینگلیزی فێر بە دایکە بێنە بمدەوە کوڕم نەدەمەوە ئێمە بە کوردی قسە دەکەین پێویستە تۆ ئینگلیزی فێربی دایکە من کەمێک ئینگلیزی دەزانم
ئامۆستایەکان دەڵێن یەکەم زەزمانی یەکەم زەزمانەکەی تر. کوڕم ئەو کەمێک کە بەس نییە دەبێت فول ئینگلیزی قسە بکەیت ئێمە وا بخۆمان کورد نین وا لە دەرێ لە ژوورێ بە کوردی قسە ناکەین دایکە خۆ کوردی ئەوەی من و تۆ قسەی پێ دەکەین ئێوە هەو نییە ئەدی چییە؟ دەبێت ڕێزما فێر بین. کوڕم زانایەکان دەڵێن هەرچەند زمان بزانی ئەوەندە بەشەرەی دایکە برادەرێکم هەیە لە قوتابخانەی دایک و بابی لە منداڵیەوە فێریان کردووە بە ئینگلیزی قسە بکە. ئێستا ئینگلیزی فێر وە کوردیەکەی نازانی کوردیەکەی دەڵێ هەموو تێکەڵ و پێکەڵی دەکا یەک کەلیمە دەڵێ هەموو قوتابخانە گاڵتەی پێ دەکەن. کوڕم واز لەو قسانە بێنە من وتم ئینگلیزی فێرەبی یعنی ئینگلیزی فێرەبی بۆ دایکە تۆ ئینگلیزی دەزانێتە بەم بڵێ ئەجکو ئەی دایکە بە دەرکەن زای دەڵێتی دەهۆ دایکە دەهۆڵی شاییە ئەچی پێ دەڵێ دایکە بە دەرکەی دەڵێن دۆر دۆر دە باشە دەی من سوزانم ئەی دەزانێت بە پشلەی دەڵێنسی پشیلە کووت دایکە کووت نییە ئەدی کووت چییە؟ کووت شارەکە لە عێراقی ئەدی بە پشیلەکەی دەڵێن چی؟ کات ئای کوڕەکەم ئینگلیزی چەند جوان دەزانی ئەی دایکە ناڵم دەزانم ئەخە دەبی زیاتر فێربی زیاتر باشە ئێستا و کاتی وانە ئینگلیزیە باشە دایکەم سەس چاو ئافرین کوڕی من کوڕم عیبە و لەگە کچی خەڵکی قسەی دەکە عیبە کوڕ عیبە عیبە خۆم کاک سعدی فلتر ئافرەتە ها حیاما چکرۆ وەکاتەمان پێ دەکەی نانە حەد فلتری زۆر جوانی تێ زوانم فلتەر و ملتەر چی حیامامە بە ولی لە خۆت کە عارەب باس بیدا کوڕی من خەریکە ئەو دڵم بتەقی بەس تێ بکەم لیمۆت ناردە کوێ کاک سعدی گیان لیمۆ خوشکی منە فەراغێکی گەورە هەبوو لەناو ئەو پلانی کە دام نابوو دوایەوەی لێکۆڵینیەکەم لەگەڵ خۆم کرد دەگە خۆم دانیشتم سێم کرد فەراغەکە زۆر زۆر گەورەیە بۆیە لیمۆم نار بۆ پڕکردنەوەی فەراغەکە فەراغی چی و حاڵی چ گورە کوڕ لیمۆ هاوسەری منە دەی بزانم بۆ چێت ناردیە کاک ئەو کوالیمۆ سادی کوالیمۆ گورە من سەعاتەکە لی دەپرسم نازانم لیمۆی ناردە چێت دەرێ دایگیان ئەستا بە کاک سعدی شمود ئەو پلانی کە دامنا دوای بیرم کردەوە لەگەڵ خۆم دانیشتم زۆر قسەم لەگەڵ خۆم کرد چارەگە لەگەڵ خۆم قسەم کرد دوای ئەوەی بۆم دەرکەوت ئەو پلانی دامانەوە فەراغێکی گەورەی تایە لا حول ولا قوة إلا بالله وایجا ئەی تۆ بە منەوە تۆ تەلەفۆن کە بۆ تۆ ڕەشی بەس بۆستە بابا نەبابە نا ئەی من ئەو فەراغە گەورەی بۆ جێمێشتووە لیمۆم نار بۆی فەراغەکە پڕکاتەوە تا لیمۆ نەیەتەوە تۆ نابێت تەلەفۆن بکەیت ئەو فەراغی لە من گرتەوە دڵم یەک بۆ قسە لیمۆ نا سادی قیناکە مێشکی تێگمێ کاکە واللهی نیەمتان شێت کرد ئەبڵە ئەمیرە چاوەکەم دەبا تەلەفۆنەکەی بکە زوو مەوزوعەکە نەجاتمان بی کاکە خێرسی با پۆلیس بەمگری بابێتەوە کاک سعدی گیان بابێتەوە تەلەفۆنەکەی بۆ بکە هەوا دەبەست بە قسەم بکە هەوا تاکسیوانجان ئەرە وەڵاوەک پێم وتی ئا بە قوربانە بم یان دوکانە هەڵەگرمەوە یا لە قەیسەرەکە ئەو لا دوکانێکی تدانێن باشە بە ساقڵ بم کورە هیچ نییە ئەو مشکلێکی بەسیتی خۆمانە ئایشەڵاویش حەلە بێت وەک پێم وتی لەم دوکانە مامەوە پێتەڵێم لەوێش کە دوکان گرە پێتەڵێم بە ساقڵ بم دە باشە دەی زۆر لە کاتێ دەگرم خواحافیز کاک ڕەشید گیان باشی یاخوا بە خێر بێ کاک ڕەشید سعدی و نەبینیوە ئەرێ بۆ ئەم شەوەش بوو یەڵەی برایم تافڵەسی لێون بۆ لیمۆ خان زۆر لەو مهمترە کە باسیەکەیت والله کاک ڕەشید گیان تەلەفۆنی بۆکەم موبایلەکەی داخراوە تۆ تەلەفۆنێکی بۆ کە بزانە جوابی تۆ نایەتەوە نەیکردوتەوانەیە وەڵام من وحدەم پێ نییە بە قوربانێ بم گەلوکرا داخراوە چی بکەم نازانم باشە تۆ نەوبینیوە نەهاتۆ بۆ دوکان هیچ قسەش لەگەڵانە کردووە ئەرە وەڵا نە ئێستا کامیان ئایانە وەڵی نازانم بەخوا بیرم چۆ دوێنێ بووکەی بوو لێرە بوو باشە چی بکەم باشە کاک ڕەشیدگیان کە هاو پێ بڵێ تەلەفۆنم بۆ بکا دڵم لەلایەتی چکە ئەمە قەت سعدی نییە تەلەفۆن بۆ من نەکایش ڕۆژێک من پێی بڵێم پێی بڵێ کە هاو بڵێ تەلەفۆنی بۆ لیمۆ لا بکە حول ولا قوة إلا بەسەر شاو لەبەر خاتی تۆ پێڵم کە بڵێم تەلەفۆنی بۆ لیمۆ بکە دە باشە دەی خوا حافیز خواحافیز با منیش تەلەفۆنێکی بۆ بکەم بۆ خاتی خوا بزانیت بڵێ داخراوە بێ سعدیشی لێ هات بێت کورە دەکەیتی خۆیەتی والله
کوڕم ئەگەر بڵێن ناوت چێت چ دەڵێن؟ What's your name? ئەفەرین کوڕم قڕا فێربوو ئەدی بە مۆز دەڵێن چی؟ Banana. ئەفەرین ئەی بە سارە دەڵێن چی؟ Car. کوڕم ئاوانە بڵێ کار Car. ئەفەرین ئەدی بە شیر دەڵێن چی؟ Milk. کوڕم مێڵک نا دەوت بۆ خواکە خوار وەکو بە ئەها وەکو ئینگلیزیەکان قسە بکە بڵێ مێڵک Milk. مۆڵک Milk. ئەفەرین کوڕە ئەدی بە شەربەتی پرتەقال دەڵێن چی؟ Orange juice. کوڕە ئافرین سعدی لەکوێ کوڕەکەت ببینی بە ئینگلیزی قسە دەکا ئەدی کوڕم بە پەتاتەی سوورەکراو دەڵێن چی؟ Finger. ئەگە بچینە ڕێستورانێک لەگەڵ بابەت بە کاپتنەکە بڵێم قاپاک فینگەرم بۆ پێم دەبێ بڵێم چی؟ Sio, Singapore. ئافرین کوڕە بە قورعان فێری ئینگلیزی بوویە تو بوو کوڕە بە قوربانیت بم کوڕم ڕاوەستە Hello Sharmin. She is Sharmin. How are you? والله ئەوە ئارامی کوڕم فێر ئینگلیزی بووە منیش لەگەڵ ئەو فێر بوومە ئەرێ والله کوڕەکەی تو ئەڵمانی دەزانی؟ لە شوێ فێر بووە؟ لە یوتیوب کچێ خوشکم ئەوە ئینگلیزی باشترە لە ئەڵمانی یعنی ئەڵمانی فێر دەبی دەچنە ئەوێن جنسیە پێ وەردەگرن؟ ئەها ڕێستوران دادنێن سەرکەوتوو بن بۆچی تەلەفۆن کردبوو خوشکم؟ ئەها وەڵڵاهی خوشکم سعدیەگە شەوێ هاتەوە پێی دەڵێم ئەگەر توانی و نێودماندوم و گارەگاری نەکردی ئەگەریش گارەگاری کرد وڵای خوشکم نێمان مەگرم بە خۆت دەزانین سعدی زۆر ماندیە باشە خوشکم دەیاڵە گوت بای کوڕم وانەی ئینگلیزی تەواو بوو دەست دەکەین بە وانەی ئەڵمانی تو فشم پێ دەکەی؟ لوکۆن فشت پێ دەکەم ئەڵمانیت فێر دەکەم ساعتێک نە ئینگلیزی دەخێنم. کوڕم قەینە ساڵی داهاتووش مەکتەبێکەیە هەم ئینگلیزی هەم ئەڵمانی ڕێک دەدنێرم بۆ ئەوێ بە هەردوو زمان بزانی زانایەکان دەڵێن نابێت لە مندا بشەوێنن. زانایەکانیش دەڵێن نابێ منداڵەکان قسە لەسەر قسەی دایکیان بکەنەوە کوڕم وتم ئەڵمانی یعنی ئەڵمانی لۆ کوڕ شەرمێنی بزانین لۆ تو نەزانی بە چ فێرم دەکەی؟ کوڕم لە یوتیوبی زمانی ئەڵمانی لێ دەدەین وەچی کوڕ شەرمینی ئەتوش فێر دەبی ئەڵمانیش دەخوێنی تەواو بڕاوە دایکە ئێستا پلانەکە ئەڕواتە بەرەو پێشتر تەلەفۆنکە باش بیکە خارجیش بەس تەمسیل بکەی ها کورە کاگڕەشی گیان فریامان کەوە کاگڕەشی ماڵم کاول بوو کاگڕەشی کورە کچەکەم لە خۆم داماوتر پیاوی دیار نەماوە کاگڕەشی فریامان کەوە ئەرێ مۆسیقاتان لە چییە بۆ خاچقاڵی لە حەفرانە وەرا بەس مۆسیقاتی ئەمیرەخان کورنەوەڵە کاگڕەشی گیان ماڵی کچەکەشم وێران بوو کاگڕەشی فریامان کەوە مەسەلەکە چییە؟ ئەیدە کاگڕەشی گیان خۆ هیچ سۆراخێکی سعدی نییە هیچ دیار نییە هیچ ئەسەرێکی نییە کورە خاتونۆ منیش تەلەفۆنی بۆکەم داخراوە تەلەفۆنەکەی مەسەلەکە چییە تێم گەێنن ئەی چی بکەم بۆ ئەو زاوا چاکەم کاگڕەشی تو خوا چی بکەم ماڵم وێران بوو ئەیوە شێرە زاوا شێرە ئەیوە شێرە سعدی شێرە ئەرێ دۆ تۆ کاکە گیان من تێگەێنن تۆ مۆسیقاکە ڕاگرا شێرەکە ڕاگرە ماڵا بێڵێ لە حەدیقە حیواناتی کورە کاگڕەشی گیان ئەی چۆن ئەی چی بکەم کورە وەک ماڵی خۆم وێران بێ ئێستا ماڵی کچەکەشم وێران بوو ئەی چی بکەم ئێستا چی بکەم تەلەفۆن بۆ کێ بکەم من نەخەمووی نەبێ ئەمیرەخان کاکە دڵنیا بە من هەر شتێکم بیست خۆم تەلەفۆنتان بۆکەم و تێتانەگەێنم هەرچیەکە کردبێ ئەبێ ئاگادارم کەیتەوە ئەبێ بە فریامان کەوی ئەگە سۆراخێ لەم لایە لەولایە زوو تەلەفۆنمان بۆ بکەی کاکە بۆ خاتری خوا ئەو نە تەلەفۆن مەکەن کاکە بە هەنارخانی شتێ نەگا قوڕیش مەکەن بەسەر من و خۆشتانە کاگڕەشی جاشتەکە بە خۆڕایی وەرنەگری ها زۆر قورسە ئەیوە شێرە زاوا شێرە ئەیوە شێرە سعدی شێرە باشە خواحافیز هەبڵا میرە والله آخر شتۆم مەسیلێت و ها والله هێدی داکردنی تەمسیل بکاتن
والله وكو هوليوت كشفي نكرديا ئەتوت مەدیحە کاملە وديا دي زوق تمثيلي كد الله يعفر عقدك زيادة كم زيادة. هربجي زيادة. آخري خير بس توشي بوليسي نبين بوليس نەبێت ئێستا حەلی ئەوەشم لایە چیەکەین خۆمەچم بۆ لای ولا شي بۆ دوکان بۆ لای کاکڕەشی اوه لوي تدري هەتا کۆتایەکی نابێ ببینن هاواری هاوار بۆ خاتری خوا باشە بێ سعدی چی لێ هاتی بێت بۆ خاتری خوا هاوار بۆ کێ بەرم کوڕم لە زمانی ئەڵمانی بە شەوشاد دەڵێن گودن ئاخت گوتت ئاخ نا کوڕم نەمگوت ئاخ گودن ئاخ گوتن ئاخ ئاخت ئاخت بە بەیانی باش دەڵێن گودن مەوگن گوتن مەوگین بەڵێ دەڵێن گودن مەوگن گوتن مەوگین یعنی بەیانی باش ئەدی کوڕم. دوایێ بە بارانبارین دەڵێن ئیتز غەنت چ ئیتز غەنت یعنی باران دەبارێ یانی چی یعنی باران دەبارێ ئیتز باران. غەنت باران دەبارێ کوڕم گۆرانی ناڵێم دەرست پێ دەڵێم ئەلۆ جان نەسرینگیان باشی ئەحواڵت تەندروستی تۆ باشی وەڵڵی بۆ خوشکم لە کەس ناپرسم وەڵڵا ئارام فێری ئینگلیزی و ئەڵمانی دەکەم بۆیە زۆر سەرقاڵم چۆن سەردار نازانێ خوشکم فێریکە ئێستا ڕۆژڕۆژی ئینگلیزی و ئەڵمانیا هەموو کەس بەو زمانە قسە دەکا بە زمانی ئینگلیزی دەنووسێ وەڵی زۆر پێویستە عەرەبی فولە؟ عەرەبیشی فول بێ بەس ئینگلیزی و ئەڵمانی باوترە وڵی خۆڕاستیش دەکەی لە وڵاتێکین کورد و عەرەب پێکەوە دەژی پێویستە عەرەبیش فێر بێ یعنی عەرەبی فێرکەم دوای ئەڵمانی؟ وا دەکەم ئێ خوشکم بۆچی تەلەفۆنت کردبوو؟ ئەها بۆ ساڵۆنەکە لەسەر ڕێگای شۆڕشە ناونیشانی بز دەبتیان لە بیو ئینستاگرام داناوە بڕۆ سەیریکە ئا باشە خوشکم باشە خوال لەگەڵ سەرچاو ئەها کوڕم وانەی ئەڵمانی تەواو بوو ئێستا دەست دەکەین بە وانەی عەرەبی ئەمن گوێەکانم جان دەبیستە هیچ عیبیان هەیە ناوەڵە هیچ عیبی نییە شاخم لێ دەرهاتیە نا کوڕم لۆ دەیا ها شێر بووم شێر بووم ئێلۆ کوڕم دایکە لەلایەک ئینگلیسی لەلایەک ئەڵمانی لەلایەک عەرەبی ئێ کوڕم دەبێ بخوێنی با زمانەکان فێر بسپێن لەگەڵ بابت دەچێت دوبەی دەچێت بەغدا لەوێندەر بە عەرەبی قسە دەکەی بە عەرەبی گفتوگۆ دەکەی دایە دەبەسە شێر بووم چ بوو کوڕم دایە کوڕم پێم دایە چ بوو کوڕم پێم تەلەفۆن بۆ بابت بکەم نا تەلەفۆنی لێ مەکە پێم کوڕم ئازارت هەیە دایە ئازارم زۆرە دایە کوڕم پرسیارەکە لێ بکەم فەرموو دایە دەزانی لە عەرەبی بەلاقێشان دەڵێن چی؟ دایە لێ بگەڕێ دەڵێن قەدەم و تؤلمونی بەسە عەلەیکم ئەسسەلام یاخوا بەخێر بێ تانش کاکڕەشید گیان دەنگ و باسی سعدی نەبوو نەبەخوا سۆراخێکی زۆر زۆرەکەم دەنگی نییە نەحەولە نازانی چی لێ هاتووە باشە نازانی لەگەڵ کێ ینی دەمەقاڵی هیچ سەر دەنگی نییە بمزانە پێمەوتن بە قوربانێ بم هو بۆ گرێڵە لە تەعزیایی کاکڕەشید کاک سعدی هەموو شتێک بوو بۆ من بۆنی باوکمی لێ هاتە ماڵەوە بۆ ئەمزانی باوک بە کورە ماڵا بێت تۆ بۆ باوکی خۆی نەگری ویسە بۆ سعدی ئەگری وەڵڵا بۆ پارە ئەگری پارە کاکڕەشید بەڵێ ڕاستم پێ بڵێ خۆ نەتفرانەوە
کورە کاکە مێشکم مەتەقێنە سعدی سەرۆ کۆمارە سعدی تاجرە ئاخر بۆ سعدی ئەفرێنم کاکە ئەی چی لێ هاتووە عرس قوتی دا و زەلامە من چوو بزانم کۆتازار کێ بینیت کۆتاجار پێت ناڵێم هەر ئەمڕۆ لە دوکان ڕوویتە نازانم چی لێ هاتووە ڕاستم پێ بڵێ کاک ڕەشید ئێ ئەگەر شتێکت کردو پێم بڵێ من بۆت حەلەکەم کورە کاکە بۆ خاتری خوا کورایی داوای بێداد وەڵڵا من پێت دەڵێم هیچ نەبووە هیچ نەبووە دڵنیای دڵنیا هەر نازانم لەکوێ بمزانە لەکوێ ئەچووم بۆ لای دڵنیای لەوەی کە هیچ سۆراغێکی سعدی نازانی کورە من پێت دەڵێم وەڵڵا بمزانە لە هەر کوێیە ئەگەر لە ئەوروپاش بێت چوومە مێنایەوە باش ئەگەر تەلەفۆنکەم بۆ پۆلیس مەسەلەن خۆمەیکەم بێمنەتم لێت زۆر بێمنەتی؟ ئارە وەڵا ئەی تۆ ئەزانی کە تەلەفۆنکەین بۆ پۆلیس یەکەم کەس دێن تۆ ئەگرێ من ئەگرن لەبەرەوەی شەریکی ئەوی ئەیسێ مەچی بکەین بە قوربانێ بوو کاک ڕەشید سێرم کە جوان پێم بڵێ کە سعدیت بینی چیتان کرد چیمان کرد دانیشە کاک ڕەشید ئەرێ زافتی تحقیقی چی دانیشم کاکە گیان سعدیم بینی و لێرە ڕۆی و تەواوی تنەوەزام چووە بۆ کوێ ناگەڵێتی پێش ئەوەی بڕوە چیتان کرد چ بەزمێ بوو بۆم باسکە کورە کاکەم پێ دەڵێم هیچ نەبووە دەبابە بیبڕەوە بۆ خاتری خوا ئەی دۆزینەوە ئینشەڵڵا لێرە بوون بیرت کەوێتەوە مناقەشەیەک شتێکتان کردبێ ئەرێ کاکە تۆ زۆر سەیری بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر ئەرێ تۆ کەی ئەبی بە بەشەر کەی گوێ لە خەڵکەکدی کاک ڕەشید ئەمە قەزێمان و نەمانە کاک سعدی دار نەماوە خیانەت کار بڕۆ برادر لەسەر سنگی بێوەفاکان بنوو کورە دە بیبڕەوە گۆرانییە چ ویژدانێک تێتەوە کافر کاکە گیان یەک شتێ با پێ بڵێم چییە؟ وڵای ئەوەی ڕاستی بێت نازانم بیڵێم نەیڵێم بیڵێم وڵی ئەوەی ڕاستی بێ پێم و لێو جیابمەوە تەواوە هەموو دەسەکە کەشو تۆ بە کاک سعدی تۆ جیابینەوە کاک سعدیش ئەزانی تۆ ئێوە نەخۆشەوێ جا نابێتەوە چوویتە پیاوێکشت بەکرێ کردووە کاک سعدی درفاندووە تەواو کورە بۆ خاتری خوا تواز لەم ڕفان نەبێنە والله بەبیلله الکەریم من سعدیم بەقەدەر خۆم خۆشەوێ سعدی هەموو جارە بەبێ تۆ ناشیم ێ وەڵای منیش بەبێ سعدی ناشیم ئەی بۆ وات کرد ئەوە زەلامە نازانی سەسارە لیداوە مردووە چی لێ هاتووە کاکە واز لەوە بێنە توو ڕێکردم دوکانی نێکردووە لە دوکان جێمێڵا زرمە ڕۆی یعنی جوابی تەلەفۆنی مشتەریەکان نایاتەوە وعد بێ لەسەر دەستی تۆ ئەیەنمەوە دوکان و ئەیشیکەمەوە بە شەریکی کەس بەبێ سعدی ناشیم دنیا یعنی سعدی دڵنیای دڵنیا دەست خۆش وەرە بۆ کوێچی بەخانێ ئێوەرە خۆمان تەوانێتمانەیە کاکە لا حول ولا قوة إلا بالله من چۆن تووشم بۆ خاتری خوا بۆ خودایی زۆر دەترسێم هاکانیە پۆلیس لە دەرگایداەوە هەوڵمانیان ڕاپێچ کرد تو بۆ نوقلانی خراپ لێ ئەی بۆچی ئەگیری شتێکتان پێ برێم بۆ خوانیە هەموو خەتای کوڕەکەی گۆ بوو هەر یەک زلانێ لە مێکسەری ئاشکرا دەکەم درێنیە هەمووی بێژم بوو ئەو پەندەی بە مندا کاکەم کابراش یاسای بم غەڵەت و مەڵەتی ناکەم لا وەڵڵا فڕاندن و مڕاندن و با بۆ زۆر خەتەرە ئەلو کاکە چۆنی ئەلو کاکە گیان چۆنی ئەلو لیمۆ گیان چیو کرد هەمووشت تاو یعنی تەواو هەلە کرد کاک ڕەشیدم قەنەعەت پێهێنا یعنی تەواو واشتە بنەوە تاو ئاشتا بنەوە بەس ئەزانی چی بکە 5 دقە 10 دقەیتر منە چمە سەرەوە تەلەفۆن بۆ کاک ڕەشید بکە بڵێەوە سعدیمان دۆزێەوە تەواو خەمەنەوەی کاکە گیان دەی خوا حافیز دە هەر بڵێ خراپە بێژەن بەخوا بۆ وەش ێستا ئاوا لولەکەین ڕەشید دەگە لە عینادە و قەنەعەتی پێ هینایە تەواو حەلی کردووە ولا بزنە قوتەها بڵام میرە کورە چ دروست کردیە ها چی وەڵڵانیە ئی هەندێت و خەڵاتی نۆبڵ وەگری هەم ئەکتەرەشی چاک هەم کوڕەکە و کچەکەشت دێ بەڕاستی وەچی خۆن عاقڵن خوایەکی لێ ناتی لێ خوای گیان خوایەوە لێ دەستم بێ مەولوو بێ ئەگەر ئەمەم کرد بێ بە مەولوو سعدی بدۆزمەوە ئافۆ کاک ڕەشیدی خوا بەخێر بێتەوە
زۆر دوورە سەراوەکەت پێ منەڵم تەوالێتمانێت تۆ ڕاکەی بۆیە ماڵەوە بێڵی بە سێریەوەی ئەوێ باشتر بوو گوتی تۆزە چکە گوتی بەس خۆت مشەوەشکە ها بەس ڕەشید ئەدی چۆنی لیمۆخان ئەلو کاک ڕەشید گیان چۆنی مژدانم بەرێ سەعدیمان دۆزیەوە ئەوە بەڕاستە چۆن شتی وا بێت وەڵا سەعدیمان دۆزیەوە بەڵام زمانی گیرا و یەک کەلیمە قسە ناکە ئەی باشە نەوی لەکوێم نەوەڵا ئەی ناڵم هیچ قسەیە ناکە شۆک بووە وەڵای خەبەرێکی زۆر خۆش بوو باشە ئیسە چی بکەم ئێستا وەرەوە بۆ ماڵەوە بۆ لای قسەی لەگەڵاکە بەشکم بە قسەی تۆ بکە ئاوە قسە بکاتەوان و پێ مامڵە لەکوێ بۆچی لێ هاتووە خەمن نەبێ ئەوە کاک بێژن لەگەڵ هەر ئێسیم بۆ ماڵەوە بەسەر سەدی مۆخانەوە هاتی هەسە کاک بێژن هەسە دەبرا پێ والله فرم تەواو ئەودە لێرەوەیە خۆشی گەڕایەوە لێرەوەیە شتە خۆشەکان دەست پێ دەکاتەوە بەختەوەری خۆشەویستی ژیانێکی تایبەت دەست پێ دەکاتەوە ژیانی شاهانەیی دەست پێ دەکاتەوە فەرموو کاک ڕەشید کاک سعدیگیان کورە ئاوەرە قوتی لە پێ ئەوەقە ماچێتە بی خوا ماڵەوەکە کاکە سعدی گیان قوربانێ بن و بۆی لێ هاتووە بۆ خاتری خوا سامت بووە ئەی کاک ڕەشید گیان پێم نەوتی ناتوانێت یەک کەلیمە قسە بکە شۆک بووە بە قورئان بۆ بەبووکەڵا نانە بە قوربانێ بمنا کاک سعدی وعد بێ ئەوەی لە تۆی داوە بەس پێم بڵێ کێیە ئەگە لەگەڵ ئەم کاک ڕەشیدە نامان کوش بزانە وەڵایی بەلەقەن هەو شتێ بڕم بەو خوایە تەواو سەعدی زمانی نەما باشە بڵێ پاسکی لێ یابێت کوڕەشەڵڵا پاسکیل بووە بەخوا پێچێ مەشتە گەورەکان بێ لە یاو ئەمجارە دەرکی پێیەکەم ئەم پیاوە بەوە بێتاقەت بووە چکە هەموو جارە بەبێت تۆ ناشیم دیارە ئەم پیاوە بەوە وای لێ هاتووە کە من پێم و لێ جیابمەوە لە دوکانەکە یا من یان تۆ سەعدی سعدی باش بوو کورە نەخۆشی سعدی سەد یادگاریم لەگۆ پێکەنینانایە قوربانێ بم بەڵێ لیمۆ بەڵێ ئەبڵا بەڵێ بێژەن من ناتوانم لەو پیاوە جوانەی جیابمەوە قوربانێ بم پیاوە هەبوو ژیانی یادگاریە پیاوەکە سەری بەرزقا ئەگەر و پیاوە لەگە من نەمینیم دەستم ئیشێ ناگری بەبێت و دەمرم منیش بەبێت تۆ ناشیم دڵنیا بەلەوە ئەو کاک سعدیگیان تۆ مادەم بۆ تووڕۆبینەوە کاکەوە ناماقۆڵی کرد غەڵەتی کرد کورە خۆ ناماقۆڵی کرد بەبێ ئەوە ناشیم بۆچی سعدیگیان بۆچی بەبێ ئەو ناو کرێ لەبەرەوەی ڕەشید پیاوێکی پیاوانەیە ڕەشید پیاوێکی دەستپاک و سەر بە ڕزقا ڕەشید و هەمی دنیا ڕەشید و خۆشەویستی هەمووان ئەمان یەک دروشمی دەڵێم دەبیان گۆ لە دوم برێنەوە خۆشەویستی خوا و خەڵک کاکە ڕەشیدی بە کاڵک خۆشەویستی خوا و خەڵک کاکە ڕەشیدی بە کاڵک ڕەشید دووسی لا منە ڕەشید دڵا منە ڕەشی ڕحا منە ڕەشید جارشکە وامە کە دەزانی چ بێها ڕەشید ڕەشید لە پاشەوەی کە ئەمرت دەرکرد کە بۆتت جا دەبینەوە ڕەشید ڕۆیشتم ئاگەم لە خۆ نەما مێشکمە سەرم نەما هەر ڕۆیشتم ڕەشید لە ناکاوەچی یەکسەر لە ئەرزەکە کەوت بە خوارێ ڕەشید چاوی خۆم کردەوە نییە دەبینیم دکتۆر لە سەرما وڵە کابراش لەوێ ڕاوەستە گوتم کاکەم لیرە چ دەکەم گوتێت تو لە خۆ چوبی زانێ لە خۆشەویستی ڕەشیدی بە قوربان ماسەشکەشم بدەیت لە پاشا کابرا هات ئەوەندی گوت بەرە لێرە کانا چاچی بخۆ گوتم لە ڕای خوای کرد ئیشی بەیە کابرا ڕۆیشت ڕەشید بە قوربان بم جارشکە وا نەکەی نابە ساقە بمنا بەحیاتی نایاوم شتێکی تریوار ڕووبا وەزیامە بنەوە گیان نابمەوە تۆش سعدی گیان بیلبیلەی چاوی منی شادەمانی خوێنی منی دڵی منیت سعدی گیان ئەو پیاوە لەکوێیە با بچم چی پێویستە با بۆی بکەم بە قوربانێ بم مادەم تۆی وا لێ کرد نابە قوربان ئەو پیاوە گوتی پێویست ناکەم لە ڕای خۆی کردی ئەوەندە گوتم وەرە زۆری ناک گوتی هیچم ناوێت پارەشم دایوە دووە ناکەم پیاوەش پیاوە بکاکە پیاوی باش هەرمایە نەخوا بەزیابێ کەواتە بۆ نێوە ئێوارە هەمومان داواتی کاک ڕەشیدیت وەڵڵاهی قسەشی جوانە بۆ من کاکە بۆ هەموو شتێ بێ من بم
ئەی برا گەورە نیت ئەرەوەڵا بۆ پارە و دەعوەت برا گەورەم بۆ شتەکانی تر لە دوای دواوە مەڵی کلکم. پیاوی دوو ژنە جەرگی کونکونە یان گوپی خرفنە بزانین سعدی کامیانە.